لە 24 کاتژمێری ڕابردوو 3 ملیم باران لە سەنتەری ئیدارەی سۆرانباریوە ئەم ساڵ گەیشتینە 270 ملیم کە لە بەرامبەردا ساڵی پار 260 ملیم بووین. ئەمەش خۆشبەختانە وا ڕادەگەیەنێ وا ئەگەیەنێکەوە ڕێژەیەکی دڵخۆشکەرە ئەم ساڵ و لە داهاتووشدا بارانێکی باش ئەبارێ وەکو پێشبینی هەم لە قەزای چۆمان و هەم مێرگە سۆر کەوا لە ناو شار 40 سانتیم بەفر باریوە وەکو باران ڕێژەیەکی باشی بارانیش باریوە. ئەمەش ڕێژەیەکی دڵخۆشکەرە بۆ جوتیاران و هەروەها بۆ زیادبوونی یان زۆربوونی ئاوی ژێرزەوی. بەڵێ وەکو ئەوەی یعنی ناتوانم هەمووتان یەک بەیەک پێ بڵێم لەبەر ئەوەی تەواوی قەزا و ناحیەکانی دەوروبەری سنتەری ئیدارەی سۆرانی گرتوتەوە بەفر وەکو وەرتێ وەکو ناحیە سمیلان گوندەکان تەواوی گرتوتەوە و ناحیەی حاجی ئۆمەرانی تەواو گرتوتەوە سیدەکانی تەواو گرتوتەوە ئەوە هەموو بە ڕێژەی جیاواز بەفر هاتیە. بۆیە من ناتوانم بڵێم لێرە ئەوەندە سانتیمە لە مێرگە سۆر ئەوەندە لەوێ ئیدی تەنها سنتەری شارەکان ماوەکەوە بەفری لێ ببارێ لە داهاتووشدا پێشبینی دەکرێت لە چەند کاتژمێری ڕابردوو 2 ڕۆژی داهاتوو ڕێژەیەکی باشی بەفریش لە سنتەری شارەکان ببارێت. هەروەک هەرچەندە لەوانە ئێوە سەردانتان کرد بێت ڕووبارەکانی دەوروبەری یان ناو شاری سۆران و هەروەها دەوروبەری شاری سۆران کە تێئەپەڕێ بە نێوان قەزای سۆران و ڕەواندوز ڕێژەیەکی بەرچاو ئاو بەرز بۆتەوە و هەروە سەرچاوی ئاوی بێخاڵ ڕێژەیەکی بەرچاوی ئاو زیادی کردووە و چەندان سەرچاوە و کانی و کارێزیتر ئاوی زیاد کردووە. ئەمەش خۆشبەختانە بەڕاستی ڕێژەیەکی دڵخۆشکەرە لە داهاتووشدا ئینشاء ئەڵڵا ڕێژەیەکی بەرچاوی تریش زیاد دەکات.